کۆتاڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە و خەڵکی گوندی وەرێ بۆ جەژن خۆیان ئامادە کردبوو کەچی لە بری جەژن پرسەیان گێڕا و کیمیا باران کران. دیمەنی دوای کیمیا بارانکردنی گوندی وەرەی سەر بە ناحیەی بێتواتەیە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین مێژوەکەی بۆ 36 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. بە زمانی پەڕۆژی ڕۆژ یەکێک لە کەسوکاری شەهیدانە و وەک خۆی دەڵێت لە ڕووداوەکەدا 5 کەسی نزیکی بووە تا قوربانی، لە نێویاندا باوکی و 2 خوشکی و 2 برای شەهید بوون. عەزیز بەدەم چاوی پڕ لە حەسرەتەوە دەڵێت هەرگیز ئەو ڕۆژەی بیر ناچێت پیرۆزی خوشکی بەڕۆژوو بووە و پێی وتووە کاکە زۆرم تێنووە و داوای ئاوی کردووە. لە باتی خەڵک ئازری دەکرد لۆ جێژنە پیرۆزە و گردن ئازای حکوومەتی بەحسی لە ناوچوو هات چیمیا باران کردنی بەچەرج قەدەغە کراو هەبوو لەوەی دا 37 کەسن شەهید بوو. یەک لەوان باوم ب 2 برام 2 خوشکم ئەوان دیکە شەریمە بوون ئامۆزا بن ئامۆزا و پورم و پورزام و ڕۆژەکی تار بوو بەڕاستی خشتەچی وە هەیە لەسەر پیرۆزی خوشکمە و ڕۆژێ ئەوەندە ئەیدز بم گۆ پیرۆز چییە وەی گۆ عەزیز کاکە ئەوەندە تێنی بوویمە بە زمانی پەڕۆژی ڕۆژ. زۆر شکر. کەسوکاری شەهیدان دەڵێن دوای تێپەڕبوونی 36 ساڵ بەسەر کارەساتی کیمیا بارانکردنی گوندی وەرێدا ئاوڕی پێویست لە کەسوکاری شەهیدان نەدراوەتەوە و خزمەتی کەسوکاری شەهیدان و سنوورەکەش نەکراوە. والله چار مندارم بوو باویان بوو بەخۆ زیندێ بووم بەچی ئەوم دیتن بۆریش لۆ من هەتمش ڕاست کردن زانیم لە خۆ بڕە نەم دیتن چێ دیکە ئەرێ والله ئەرێ والله برا ڕۆژەکە هەندە تار بوو هەر لەی گەڕی بەسەر و مارەوە ڕۆیشتین بەخوای. گلەی و گاز دەمان هەیە زۆرشمان گلەی و گاز دەهەیە لە بەرە خەڕکە هەیە بریندارا بووە ئەو کاتی خەرشی گوندی دیکەیانە تاعینکە موچیانە بۆ بریتەوە على ئەساس بەرکەتۆ سێچیمیا بەرا خەرشی گوندێمان خەرشی فعلی کە کەسوکاری شەهیدان ئەویان بوو نەکردیە. ڕژێمی بەعس 36 ساڵ لەمەوبەر گوندی وەرەی سەر بە ناحیەی بێتواتەی با چەکی قەدەغەکراوی کیمیایی بردومان کرد. بەو هۆیەوە 37 کەس شەهید بوون و بوونە قوربانی. لەم یادەدا بەشێک لە بەرپرسانی حکومی سنوورەکە تەنیا بەدانانی تاجە گوڵینەیەک بەشداری مەراسیمەکەیان کرد. کەسوکاری شەهیدانیش ناڕازین کە ئاوڕی پێویستیان لێ نەدراوەتەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام گوندی وەرێ لە سنووری ناحیەی بێتواتە.